9 ساڵ بەر لە ئێستا لە هەمان شوێن برا ڕۆژنامە نووسەکەی ڕفێنراو ئەوەندەی نەبرد هەواڵی تیرۆرکردنەکەی کەوتە ناو ڕۆژنامە کوردیەکان. تیرۆرکردنی سەردەش عوسمان بەشدار عوسمانی برای کردە دەنگێکی ناڕازی و بە قسەی خۆیشی زۆر جار حزبەکان داوای خۆ کاندیدکردنیان لێ کردووە و ئەو ڕەتی کردوونەتەوە. ئەوەی کە لە پەرلەمان دەگوزارێ حوشەی پشتەوەی ماڵەکانە بۆ خەریککردنی مناڵەکان و لە سەروی پەرلەمانەوە دیوەخانێک تحکوم بە هەموو جوگەکانی ئەو وڵاتە لە قەزا لە اقتصاد لە هێز و ئەمنیەتی ئەو وڵاتە دەکات. بۆیە پێم وایە پەرلەمان بەشێکی پاسیفترین دەستگای حکومڕانیە لە کوردستان. دژی ئەو هەموو چەق بەستوی دەست و پێیان کۆت کردبووم. ئەمانەی دەیان خوێنێتەوە شیعری بەرەنگارین. هەڵۆی سامی هەر بەهۆی ئەم شیعرانەوە ڕاپێچی زیندان کراوە، بەڵام ئەو هێشتا بەردەوامە. دەسەڵات لەو قبوورینی خۆپشاندان بکرێت. خۆ دەسەڵات ئامانجی ئەوە نیێڕی لە خۆپشاندان بگریت. دەسەڵات لێرانە ئامانجی ئەوەیە ئامانجی کۆمەلگای گچکە بکاتەوە لەوەی کە بەس داوای خۆپشاندانی بکات. لەبەرەوەشە دەبینین لە ماوەی 5 سال 4 سال 6 سال زارێکی خۆپشاندانێک دەکرێت. ئەو خۆپشاندانە وەکو بەرتیلی وایە کۆمەلگا وەری دەگریت. لێرانە ئامانجی کۆمەلگای بچوک دەکەنەوە لێ خۆپشاندانی. پیشەی کوتاڵ فرۆشیە ئەو تەنانەت باوەڕی بە حەزب بە ئۆپۆزیسیۆنەکانیش نەماوە و دەڵێ ئەوە ئێمەین دەنگی ئۆپۆزیسیۆنین، ئەوان بوون بە دەنگی دەسەڵات. لە هەولێری خۆم کە شاری خۆمە چاودێری دەکرێم جاسووسەکانیان ئەوانەی کە سەربەدەسەڵاتن چاودێریمان دەکەن نەکرد چاودێری من چاودێری هەموو چالاکانە دەکەن کە لەو شارە لە بادینان لە هەولێر لە سلێمانی. گۆران تەسلیم بوو، گۆران تەسلیمی ئەو دەسەڵاتە بوو. گۆران ئەوەی کە ڕیکلامی بۆ دەکرد کە بۆ گەل و لە بەرەیگە لە بەڕاستی ئەو گۆرانە دەرنەچوو. ئەو گۆرانە نەبوو کە خەڵک دەویست، ئەو گۆرانە نەبوو خەڵکە داواکاری خەڵک بگەینیتە جێ، ئەو گۆرانە نەبوو کە بەرهڵستی ستەمکارێک ببیتەوە. نەخر گۆران تەسلیم بوو، گۆرانی گۆرانکاری نەبوو. سەردەمانەیەک ئەم ئاڵانیلیە بەهێزترین دەنگی ئۆپۆزیسیۆن بوو لەم بینایەدا، بەڵام ئێستا بەهۆی چوونیان بۆ ناو دەسەڵات و هاوپەیمانیکردنی حزبە دەسەڵاتدارەکان ڕەخنەی توندیان لێدەگیرێت. پێم وایە گۆڕان دەبێ بژاردەکانی جیاجیا بن. لە ئۆپۆزیسیۆن بوون خزمەتی ئامانجەکانی و خەڵکی کوردستان دەکات دەبێت لە ئۆپۆزیسیۆن بێ. چوونە دەسەڵاتی خزمەتی جێبەجێکردنی بەرنامە و خەڵکی دەکات دەبێت پێوەرەکەی لەسەر ئەوە ئاساسە بێ. کامیان لە قازانجی خەڵکی کوردستانە لە پاراستنی بزوتنەوەی گۆڕانە وەکو هێزێکی چاکخوازی چاکسازی خوازی میلەتەکە دەبێت ئەو بژاردەیە هەڵبژێرێت. هەرێمی کوردستان لەسەر وەختی پێکێنانی کابینەی نوێدایە، دیار نییە لایەنە ئۆپۆزیسیۆنەکە کێیە. ئەو تەماحەی پارتویەکەتی خچوانتە بەردەم لایەنەکان دیکە بۆ ئەوی دەنگی ئۆپۆزیسیۆن وەکو جاران بەهێز نەبێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا کەسانێکن لەسەر شەقام ڕەخنە دەگرن و بێدەنگ نابن. ناری ڕۆستەم، دەنگی ئەمریکا، هەولێر.